ئەم کاتەتان باش بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵات لەم بەشە لە بەرنامەکەماندا بابەتێکتان پێشکەش دەکەین کە لە سەکۆی بەرەنگاری وەرمانگرتووە لە ژێرناوی فۆیرباخ کێیە بڕوای لە سەردین چی بوو کە سەرنجتانی بۆ بینین ڕادەکەشم. فۆیرباخ خۆی بە گەنجی کەسێکی ئیماندار بوو، بڕوا عەقیدە بە دینیەکانیشی بەرەو خوێندنی خوداناسی دەبات، بەڵام دواتر دەبێت بە پرۆفسۆر لە بواری فەلسەفە و مێژوو. لە قۆناغێکدا تەواو بێباوەڕ دەبێت وا ژیانی ئاکادمی و ڕەوشەمبیری خۆی بۆ ڕەخنەکردنی دین بەگشتی و بۆ ڕەخنەکردنی مەسیحیەت بە تایبەتی تەرخان دەکات. فۆیرباخ ئەو کەسەیە کە بێئیمانی دەباتە ناو بواری خوداناسی خۆیەوە، بەڵام فۆیرباخ ڕەخنەی ئەوە لە بێباوەڕەکان دەگرێت کە بە هەڵا لە دین تێگەیشتون. ئەوان بۆ ئەوەی پێگەی مرۆڤ بەرز بکەنەوە و مرۆڤ بکەنە سەرچاوەی ڕوودانی دیاردەکان، دێن لە پێگەی خودا و لە پێگەی دین کەم دەکەنەوە. لە کاتێکدا ئەوەی دەبێت ئەوان بیکەن و ئەنجامی بدەن ئەوەیە لەوە بکۆڵنەوە. ئایا مرۆڤ بۆ باوەڕی بە خودایە؟ ئایا خوددا بەڕاستی چییە و کێیە؟ وەڵامی فۆیرباخ بەو پرسیارە ئەوەیە کە خوددا بەرهەمی نامۆبوونی مرۆڤە لە خودی خۆی. بەو مانایە دین دیاردەیەکی سایکۆلۆژیە، پابەستی سایکۆلۆژیای مرۆڤی نامۆبووە. پەیوەندی بە پێداویستی مرۆڤەوە هەیە بە پشت و پەنایەکی بەهێز بە توانای سنوورداری مرۆڤ و بە نەهێنیەکانی مردن و فەوتان و لە ناوچوونە. فۆیرباخ دین وەک ڕەنگدانەوە و بەرجەستەکەری هیوا و ئارەزوەکانی مرۆڤ دەبینێت، نەک شتێک خوددا لە ئاسمانەوە ناربێتی. مرۆڤ دین دروست دەکات بۆ ئەوەی بەسەر ترس و دوودڵی تۆقیان لە مردندا سەر بکەوێت. مرۆڤ لە دیندا دنیایەک دروست دەکات، لەو دیوی دنیای ئێستاوە پێی وایە لەو دنیادا زیندوو دەبێتەوە و بەسەر مردن زاڵ دەبێت و هەرگیز کۆتایی بە ژیانیشی نایەت. فۆیرباخ پێی وایە کە ئەوەی ئەو دنیا نادیارەی دروست کردووە کە گۆیا مرۆڤ دوای مردنی بۆی دەگەڕێتەوە بە حەز و ئارەزوو ترس و ئومێدەکانی مرۆڤ خۆیەتی. ترس لە مردن بیرۆکەی نەمری دروست کردووە، ترس لە کەوتن و نەخۆشی و لاوازی بیرۆکەی خودایەکی دروست کردووە کە بەهێز و هاوڕێ و هاودەمی مرۆڤە. بەم مانایە دین وێنەیەکی هەڵە و لنگە قوچی دنیا دروست دەکات. ترس و هیوا سەرزەمینی و ئینسانیەکان فڕێ ئەداتە ئاسمانەوە و لەوێدا دنیایەک بۆ سەردەمی دوای مردن دروست دەکات. بەم مانایە مرۆڤ کە باوەڕی بە خوددا هەیە تەنها پەیوەندی بەوە نییە کە بوونەوەرێکە خاوەنی خەیاڵ و هەست و نەستە، بەڵکو پەیوەندی بەوە هەیە کە بوونەوەرێکە بە دوای بەختەوەریدا دەگەڕێت. خودداش ئەو بوونەوەرە بە توانا و گەورەیە کە دەتوانێت ئەو پەڕی بەختەوەری بە مرۆڤ ببەخشێت. مرۆڤ باوەڕی بە ژیانێکی ئەبەدی هەیە چونکە خۆی حەز بە بوونی ژیانێکی ئەبەدی دەکات. مرۆڤ خۆی باوەڕی بە خودایەک بەهێز هەیە چونکە خۆی حەز دەکات بوونەوەرێکی بەهێز بێت. باوەڕیشی بە ژیانێکی تەواو و کەماڵ و پڕچێژ و بێهەڵە هەیە چونکە خۆی حەزی لەو جۆرەش لە ژیانە. فۆیرباخ هیگڵیەکی چەپگەری بوو، لە سیاسەتدا لیبراڵ و لە فکردا ماتریاڵی و لە ڕووی دینیشەوە بێئیمان بوو. باوەڕی گەورەی بە توانا و دەسەڵاتەکانی عەقڵ هەیە. لای فۆیرباخ دین دیاردەیەکی سایکۆلۆژی دەرونیە. دین ناسی خۆشی جۆرێکە لە نەخۆشی دەرونی. بەڵێ ئازیزان و خۆشەویستان، ئەوەی کە پێشکەشتان کرا لە سەکۆی بەرەنگاری وەرمانگرتبوو لە ژێرناوی فۆیرباخ کێیە بڕوای لەسەر دین چی بوو کە هیوادارین جێگەی سەرنجی ئەوەی خۆشەویستیش بێت و کەڵکی پێویستیشتان لێوەرگرت. کاتێکی خۆش.